و لە ناویشیاندا بۆ هەموو ئەو وڵاتانی کە لە ڕووی ئابووری و لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی و لەگەڵ ئەمریکا دەتوانین بڵین پەیوەندیشی باشیان هەبووە ئێستا فشارەکان فشارەکانیش بە چۆنەڵی زیادکردنی باج زیادکردنی گومرگ هەروەها هەندێک وڵات لە نێویشیاندا بە تایبەتی چین کە هەمومان نەزانین لە ئێسادا لە ڕووی ئابووری بازرگانیەوە لە دنیادا ینی ڕکابەرێکی بێهاوتایە بەڕاستی زۆر جاریش ئەمریکا لە هەندێک لە بوارەکانی بازرگانی و ئابووری و ینی پێشکەوتنی تەکنەلۆژیادا ینی زۆر جار دەرەخەتی چین نایە ئەوەی کە ئێستا ئەمریکایی کات بۆ هەندێک لە وڵاتان ینی بە دیاریکراوی کە فشارەکە لە ڕووی ئابووریەوە و باج و ڕسومات و گومرگیان لەسەر زیاد دەکات و هەندێک کاڵا و شمک کە لە ئەمریکاوە دەنێرێ بۆ ئەوان و لەوانیشەوە دەنێرێ بۆ ئەمریکا ینی دەبینی کۆمەڵێک ڕێگری دەکات و کۆمەڵێ فشار لە ڕووی ئابووری و دەخاتە سەریان ئامانجی ئەمریکا و ئامانجی ترامپ بۆ ئەم بابەتە چییە؟ تەنها فشارە یاخود نەخێر ڕۆ ئابوووریەکەیە کە هەمومان نەزانین ینی ترامپ کە پیاوێکی ئابووری و بازرگانە ئەنی دەیەوێت لەم ڕۆوە داهاتی ئەمریکا و داهاتی ویلایەتە یەکگرتووەکان زیاد بکات کە ئەمەش لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئاساییە و حەقی ئەو وڵاتەیە کە بەم شێوازە مامەڵە بکات. ئایندەی پەیوەندی ئابوووریەکانی ئەمریکا لە چوارچەوەی ئەم فشارانەدا بۆ دنیای دەرەوە و لەگەڵ ئەو وڵاتانەشی کە هاوپەیمانن بە چیەگات لە بەرامبەردا ڕکابەرە ئابووری و بازرگانێ بەهێزەکانی ئەمریکا بۆ ئەم بابەتە چی دەکەن بەدیلی ئەمریکا لە دنیادا هەیە یاخود نا ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆسای زانکۆ وەروە شارەزای بواری ئابووری و بازرگانی بەخێر دیارین لەگەڵمانتانم من زیاتر لەخوا زیاد بێ لەخوا دکتۆرجان باجارێ لەوە دەست پێ بکەین باشە ئەمەی کە بۆ نمونێسە ئەمریکاییکە لە چوارچێوەی ینی دوایەوەی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ ڕاستە کۆمەڵی گۆڕانکاریات وتە پێشەوە و کۆمەڵی فشار بۆ هەندێک لە وڵاتان زیاد بوو لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی بەڵام ئێستا بینی فشارە ئابووریەکانیش ینی تەنگی بە هەندێک وڵات هەڵچنیوە ینی وڵاتە نزیک و هاوپەیمانەکانی ئەمریکاشن بەجددی ئەمەی کە ترامپیکا ئاساییە و هەموو وڵاتێک دەتوانێت ئەم ڕێچکە ئابووری و ئەم فشارە ئابووریانە بگرێتە بەر لە پێناو ئابوووریەکەی خۆیدا یاخود نەخێر فشارێک تەنها زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت زۆر ڕاستە ئەمە وەکو فشارێک وەکو باسیەکە سەرۆکی بانقی ناوەندی یەکێتی ئەوروپا باسیەکە ئەڵێ ئمە هیوادارین ئەمە تەنها فشار بێت ینی کەسێک لەو ئاستە کە قسەیەکی وا بکات دیارە تا ڕادەیەک ئەو بۆچوونەی هەیە کە ئەڵێ هیوادارین ئەمە تەنها بۆ فشار بێت و مەبەستی ئەمریکا بێ ئەوەی کە زاڵ ببێتەوە بەسەر لاینی دووەم لەسەر مێزی دانوستان یاخود گفتوگۆ دیارە ئەو بابەتەش هەیە بەڕاستی و بەتایبەتە بینی جەنابەت لەسەر یەکێتی ئەوروپا با بڵێن ڕسومی گومرگی زیاد کردووە لەگەڵ لەسەر سین زیادی کردووە بەتاکید با لەسەر کەنەدا با لەسەر مەکسیک لە هەندێک بواری تایبەت یعنی بە نمونە لە بواری ئەم پێشەوە بێمە خزمەتی جەنابەت باسی یاخود شتێکم بینی باسی نەکا باسی نرخی سیارەی هیوندای کە بە نمونە ئەڵێ لە 24,000 دلار نرخی ئاگاتە 40,000 دلار لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵێ زۆر زۆرە ئەڵێ ترامپ ئەڵێ ئێمە هیوادارین هاوڕێەکانمان یاخود بەرامبەریش وامان لەگەڵا بک بۆ ئەوەی خەڵکی ئەمریکا ئاراستەی کڕینی سیاری ئەمریکی ببێ نەک سیاری ئەوەی کە هاور دەکراوە لە وڵاتانی تر بۆیە کە نرخی بەنمونە سیارە زیادەکە لە 24,000 دلار بۆ 40,000 دلار مەبەستی هەیە لەم بابەتە سیاسەتێکە بۆ ئابووری ناوخۆ بۆ اینجا ئەوەی کە ئەبینی جەنابەت کە ئەو باسیەوە کە ڕۆژی ئازادی ئەمریکای وەکولاینی دارایی لەگەڵ وڵاتانی ترە کە ئازادە بێ شکۆ ئەگەڕێنێتەوە بۆ ئەمریکا لە ڕێگەی ئابوووریەکەەوە تەمانە ئەمە ڕێگە پێدراوە تا ڕادێکی زۆر وەکو ئەوەی کە باسیەکە ئەو لیستی کە بڵاوی کردو من یەکەم جار وامزانی لە سەرەتاوە دیسکاونتی کردو بەڵام بە دەقیقی کە بینیم ئەبینرێ بە نمونە بۆ عێراق ئەڵێ لە 1970 عێراق باجە خاتە سەر شومەکەکانی ئەمریکا کە ئاگاتە عێراق بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە 1939 ئەسەپێنین بەسەر عێراق بنمونە باسی ئەوەکە واتە لێرە ئەگەر بمانێ و نەمانەوێت تا ڕادەیەک داشکاندنی تایە لە چاوی ئەوەی کە عێراق بە پێی قسەی ترامپ ئەوەی کە عێراق ئەیکا لەگەڵ ئەمریکایە جگە لەوەش بابەتێکی تری خستووەتە ناو هاوکێشەکە ئەڵێ یاریکردن بە نرخی دراو
یعنی تا ڕادەیەکی زۆر یاریکردنەکە بە نرخی دراو بە مەبەست ئەکرێ بە پێی بۆچوونی ترامپ مەبەستی ئەو هێزە گەورەکانینی ئابووریە بنمونە چینە یەکێتی ئۆروپای وڵاتانی ترە کە نرخی دراوی خۆی کەم کردەوە ئەو کاتە کە بنمونە تۆ جەنابەت ئەچی بە دراوی خۆت ئەو دراوە ئەکڕی زیاتر ئەکرد لەو درا لەبەرەوەی نرخی کەمی کردووە بۆیە هەر بابەتێک لەو وڵاتە بکڕی هەرزانتر لەسەر جەنابەت ئەکەوێ ترامپ ئاڵێ بە مەبەست ئەوە کراوە بۆیە ئەو یاریکردن ئەگەر ناوی بنین یاریکردن بە نرخی دراوەکە جگە لەوەی کە خودی ئەو وڵاتە یاخود یەکێتی ئۆروپا سین یاخود مەکسیکۆ کەنەدا وڵاتانی ترش کە ئەیکەن لەگەڵ ئەمریکایە ئەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە داشکاندنمان بۆ ئەو کەسانە کردووە لە 150 ئەنجا سێری خشتەکە بکەی جەنابەت ئەوەی کە بەدەست بەرزی کردەوە هەڵی گرتەوە ئاماژە پێەکە ئەبینی جەنابەت تقریبا 150 هەمووی کەمترە ئەوەی ستونی دووەم یعنی واتاڵێ بنمونە عێراق 178 ئەسەپێنێ بەسەر ئێمە نیوەی ئەوە ئەسەپێنی بەسەر بۆ هاوپەیمانەکانی کەمترە بۆ هاوپەیمانەکانی کەمترە و ئەوەی کە باس ئەکرێت وەکو عەرزی جەنابتانم کرد 150 سەپاندووە ئەنجا لێرە خاڵێکی زۆر گرنگە ئەوەی کە با بڵین تایبەتە بە عێراق ڕاوێژکاری ئیش و کاروباری دەرەکی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق وا ئەڵێ کە ئێمە چەندێک ئەمریکا بە ڕسومی گومرگی بسەپێنێ بەسەر عێراق لەبەر دوو هۆکار کاریگەری نابێت لەسەر عێراق یەکەم ئەوەیە کە بواری وزە ناگرێتەوە ئەم سەپاندنە بەڵێ ئەوەیان ڕاگەاندووە دووەم جگە لە وزە ئەوەی کە هەناردە ئەکرێ بۆ ئەمریکاوای بینیم بەڕاستی بە خۆرمایە یاخود هەندێک شتی تایبەت فۆسفات و بابەتنی هەندێک شتی ترە کە عێراق ئەینێرە بە بڕێکی زۆر کەم بۆ ئەمریکا بۆیە زۆر کەمە هیچ کاریگەری نابێت لەسەر ئابووری عێراق باشە ئێوە بابەتانی کە لە ئەمریکاوێن بۆ نمونە ئەنجا باسی ئەوەکە کە ئەڵێ بە نمونە ئێمە تقریبا تقریبا 7.4 شتێکی وابزان میلیارە عێراق هەناردەی نەوتی کردووە بۆ ئەمریکا بەڵام لە بەرامبەر ئەوە عێراق 1.5 تقریبا میلیارد دۆلاری هاوردە کردووە واتە تەرازوی بازرگانی لە بەرژەوەندی عێراقە ئەم بابەتە هاوشێوەی ئەمە لەگەڵ وڵاتانی ترە بە قەبارەیەکی بازرگانی زۆر گەورەتر بۆیە بینی جەنابەت کە 154 ئەسەپێنێ بەسەر چین 134 زیاد کردووە ئەوە بەڕاستی وەکو بۆچوونی خۆی ئەڵێ ئەمە حەقی خۆمانە و ئەوەیە کە ئێمە هەوڵە دێن بۆ ئەو کورتێنانەی لە تەرازوی بازرگانیەیە جیاوازی لە نێوان هەناردەکردن و هاوردەکردن ئەو جیاوازیە کەم ببێتەوە لە بەرژەوەندی وڵاتانی تر نەبێ ئەمانەوەی لە بەرژەوەندی ئەمریکا بێ جگە لە ئەمە تەمان جەنابەت ئەزانی جگە لە ئەمەش ئەکرێ وەکو سەرۆکی بانقی ناوەندی یەکێتی ئەوروپا باسی کردووە ئەمەش وەرەقەیەک بێ بۆ فشارکردن یعنی ئەڵێ وەرە من لەگەڵ تا واکەم چی بەرامبەر ئەوە ئەم دەیتێ بۆ ئەوەی ئەو ڕێژت بۆ کەم بکەمەوە بە نمونە ئەبێتە وەرەقەیەک بۆ مفاوزات بۆ گفتوگۆ مناقشەکردن کاریگەر ئەبێ لەو لەسەر مێزی دانوستاندار باشە دکتۆر ینی جەناب دۆکو شارەزایشی بواری ئابووری و بواری دارایی ئەم بابەتە بۆ نمونە کە ئەگەر باش شارەکە جارێ بخینە ئەولاوە ئەمریکا ئەم ڕێکارانی گرتوتە بەر و جەنابیش دەڵی لە ڕووە قانونێکەوە حەقی خۆیە یعنی هەر دەوڵەتێک بێت لە پێناو زیادکردنی داهات لە ناوخۆی خۆیدا وارووا بەرزکردنەوەی ینی ئاستی دراوەکەی هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە کۆمەڵی ڕێکاری ئیداری و دارایی و هەروەها ئابووری بگرێتە بەر بەڵام لە چوارچێوە ببوورە قسە شەفەرم و جەنابتن لە چوارچێوەی بڕیارەکانی ڕێکخراوی جیهانی بۆ بازرگانی ئەوەش پابند بێ پێوە ئەوەش بۆ جەنابتان لە قاڵبی ئەو بڕیارانەی ینی جیهانی ئیندایە داراییدایە ئەمریکا بەمە ئەتوانێت داهاتی ناوخۆی خۆی زیاد بکە و بەمە ئەتوانێت ئاستی دۆلار وەکو خۆی بێڵێتەوە یاخود لەم وڵاتانی کە ئەو مەترسی هەیە یاری بە نرخی دۆلارەکەن بە هەندێ مەرامی سیاسی ئەم ئاست و ئەم نرخە ڕابگرێوەکو خۆی بەڵێ مەبەستی جەنابتان یاری بە نرخی دراوەکەی خۆی ئەکا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی یعنی ئێستا بینی جەنابەت لای خۆمان ئەمە وەکو ڕوونکردنەوەیکە بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرە عەزیزەکان کە ئەوترێت کە نرخی دۆلار لە عێراق زیادی کرد یاخود کەمی کرد خۆی نرخی دراوەکەی خۆمان زیادی کردەوە کەمی کردووە نرخی دۆلار بەدەستی ئێمە نییە بەدەستی ئەمریکایە بە نمونە لەبەرەوەی ئەم دراوەی ئێمە نیە ئەوانە
اینجا ئەوەی کە فەرمووی جەنابەت لێرە بەم شێوازە ئەمریکاکە بەو شێوازە داهاتی خۆی زیاکە بەمە بەڵێ باس لەوە ئەکا کە ترامپ باس لەوە ئەکا کە لە هەندێک بواری سیاراتە بواری پیشەسازی و بابەتەکانی تر ئەڵێ سەدان میلیارد دۆلار بۆمان ئەگەڕێتەوە بەو شێوازە ئەتوانین ساڵانە هەڵو بدەین بۆ کەمکردنی ئەو کورتێنانێک کە لە ترازوی بازرگانی هەیە بۆیە ئەو قسێ زۆر ڕاستە بەو شێوازە بەڵام دوایی ئەگەر مەجال بوو کاریگەریەکانیش کاریگەری دوورمەودار ڕوونەکەمەوە بۆ ئێوەی بەڕێز تا کە تا ڕادەیەک ئەوە ئەکرێ ڕاست بێ بەڵام ئایا فعلەن ئەچێتە بواری جێبەجێکردن لەبەر ئەوەی بنمونە ئەڵێ لە چوارچێوەی ئەوەی کە باسم کرد بۆ ئێوەی بەڕێز ڕێکخراوی بازرگانی نێودەوڵەتی ئەڵێ بنمونە ئێمە زەرەرێکی زۆرمان کردووە لەبەر ئەوەی بازارەکانمان کردەوە بە پێی بڕیارەکان بنمونە و ڕێگەماندا هاوڵاتی خۆمان کاڵای هەرزان بکڕێ وای لێ هات کە کارگەکانی خۆمان بواری پیشەسازی داخران ڕوومان کردەوە لە چین و لە ئۆروپا و هین لە وڵاتانی تر لەبەر ئەوەی نرخی ئەو کاڵا و ئەو شمەکانی کە ئەوان بەرەمیێنن هەرزانترە بنمونە شتێک کە کاریگەرە لەم بابەتە ئەڵەیە سعاتێکی ئیشکردنی کرێکارێکی ئەمریکی $7 و تقریبا 25 سنتە بەڵام لە هەمان کات سعاتێکی ئیشکردنی کرێکارێکی بەتوانە لە سین یاخود لێ هاتوو $3 یاخود نیوەی ئەوەیە $3 و شتێک بۆیە ئەڵێ لێرە ئەگەر بمانێ ئەوەش بکەین 1 ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ خەڵق ڕووناکات لە سیارەکانی ئەمریکا بە ئاسایی ناتوانین ئێمە پیشەسازی بگەڕێنەوە بۆ ناوچەکانی تر ناوچەکانی پیشەسازی لە ئەمریکا لە ماوەی 2 ساڵ و 3 ساڵ یعنی ئەو کەسی کە ئەم بابەتە ئەجێڕێتەوەڵێ بەلاینی کەمەوە لە ماوەی حکومی ترامپ نابێ بەڵام بۆ ئێمە دوورمەودایە بۆیە ئەڵێ درێژخاینە و دوورمەودایە پیشەسازی بگەڕێتەوە بۆ ئاسی پێشوو خۆی لە ئەمریکا و ئەوەندە گوێ نەگرین بە گوێ نەدێن بە بابەتەکان و بڕیارەکانی ئەو ڕێکخراوە کە بوو بەهۆی زەرەر پێگەشتنی ئابووری ئەمریکا وای لێ هات کە تەرازووی بازرگانیەکە تێک بچێ بۆیە لێرە ئەو قسێ زۆر ڕاستە کە هەوڵەدات بەڵام لە ماوەی وەکو ئەو کە ساڵێ ئەڵێ لە ماوەی حکومی ترامپ ئەم بابەتە جێبەجێ نابێت بەڵام خۆ دکتۆریانی ئەگەر لە ڕۆ ئابوووریەکەەوە سێریکی ئەم هەنگاوی کە ترامپ ناوێتی لە پێناو وڵاتەکەی خۆی لە پێناو هاوڵاتیانی خۆی با دوورمەوداش بێ با دوورمەوداش بێ تەواو لە بەرژەوەندی ئەمریکا و لە بەرژەوەندی جارێکی دیکە سەرپێخستنەوەی کارگەکان و پیشەسازی گەورەکان وای ئەخر سازاوڕێگە لێرە یەکشت هەیە ئێمە بیرمان نەچێ تەکنۆلۆژیای پێشکەوتو هاتۆتە پێشەوە بمانەوێ نەمانەوێ بێکاری زیادی کردووە لە جیهان نەک بەس لە ئەمریکا لە ئەمریکا زیادی کردو بەهۆی ئەو لەمە و جیهانگیریەوەی کە باس ئەکرێ وردە بمانەوێ نەمانەوێ بابەتی AI ژیری دەستکردە یاخود زیرەکی دەستکردە بەڵێ دێتە پێشەوە جێگەی ئینسان و مرۆڤ ئەگرێ لە بوارەکان ئەوە وای لێکە کە تێچووی با بڵێن دروستکردنی زمینەیەکی باش ژێرخانێکی باش بۆ پیشەسازیکی پێشکەوتو کولفەکەی زۆرتر بێ لەوەی هینی با بڵێن ئینسانی ئاسایی بێ لەبەر ئەوەی ئەمە لە ئابووری پێوترێ تێچووی نەگۆڕت کولفەی سابتە ئەم کولفەی سابتە لە بواری تەکنۆلۆژیا و ڕۆبۆت و مەکاین و ئەو بابەتانە لەوانەیە کولفەیەکی زۆری بێوێ ماوەکەشی لە ماوەی ناوەند نەبێ لە درێژخاین بێ ئەوەی کە عەرزی جەنابتانم کرد بۆیە لێرە بمانەوێ نەمانەوێ ئەوەی کە بیر لیا کاتەوە ترامپ کە بەرمهێنان زیاد بکات ئەبێ لە بواری تەکنۆلۆژیا بێ لە بواری دیجیتال بێ نەک لەو بوارانە بێ بەتایبەت بوارە کلاسیکیەکە تەقلیدیەکە نەبێت بەلاینی کەمەوە ئاوێتە خود تێکەڵەش بێ لە بینی ئەو دوو بوارە بمانەوێ ڕێژە بێکاریەکە کەم بکەین وەکو ئامانج بۆ خۆی داناوە لەوانەیە ئەو ئامانجە بپێچێ بەڵام وەکو جاران نییە وەکو جارانیش نابێ و لە ئاست ینی ڕکابەرێکی سەرسەختی وەکو وڵاتی چین پێشبینی ئەکرێ ئەمە بکات ململانێ و ڕکابەرێتی بەڵێ پێشبینی ئەکرێت تا 2050 هندستانیش بێتە پێشەوە لەوانەیە پێش ئەو کاتەش بێتە پێشەوە ببێتە ئابوووریەکی ببێتە ڕکابەرێکی زۆر بەقووەت جەنابتان لە پێشەکیەکەت ئاماژەتان بەوەدا کە چین پێش ئەکەوێ لە سەرەتای هەموو ساڵێک لە چارەکی یەکەمی ساڵ بۆ دووەم چین پێش ئەکەوێ بەڵام لە سێم و چوارم و کۆتایی ساڵ ئەمریکا پێش ئەکەرێتەوە ئەگەرێتەوە بۆ بوونی وەکو یەکەم لە ئاستی جیهان ئایا ئەم هاوکێشە وەکو خۆی ئەمێنێت تا ساڵانی داهاتوو من تەسەورەکەم نەخێر تەسەورەکەی نەخێر ڕاستی ینی ئەمریکا لە خودی زاری دۆناڵد ترامپ پیشەوە چەند جارێکەوەمان بیستووە کە ئەو ئەوێت ڕکابەرێکی سەرسەختی وڵاتی چین بێت بەڕاستی چین و جەنابەت زۆر باشە زانی دکتۆر لە من شارەزاتری لە بوارەکە یعنی
چین هەموو دنیای لە ڕووی ئابوووریەوە داژی کردو بەڕاستی یعنی شتە هەر شوێنێک مۆبایلێکی چینیە ئۆتۆمبیلێکی چینی ئێستا کێشێکی زۆر گەوران هەیە و سازاڕێگەن ئەڵێ کێشەی زیادی بەرمهێنانمان هەیە ئەڵێ نازانین چی لێ بکەین لە وڵاتەکە ئەوەندە ئاستی بەرمهێنان زیادی کردووە ئەڵێ تەمان ئەمانەوێ شوێنێک وڵاتێکی نە بکەین بۆ ئەوەی پێ بفرۆشین ئەم بابەتانە ئەوەنەکە زیادەمان هەیە بۆیە لێرە باشترین ملمنانە یاخود باشترین شەڕی بازرگانی ئەوەیە کە چین دێت دراوەکەی خۆی نرخێکی کەمەکاتەوە لە ئەمریکا فرۆشی زیادەکە ئەموو توانە و ئیمکانەتی زۆریشە لە ئەمریکا زیاترە با بڵین بۆیە بە ئاسایی ئەتوانێت شتەکانی خۆی بفرۆشێ بە ئەمریکا بۆیە ئەبینی جەنابەت ترامپ چینی کردووە بە ئامانجی یەکەم ڕاست بۆیە ئەوێ نرخی یاخود هینی با بڵێن ڕسوم گومرگی لەسەر زیاد بکە بۆ ئەو مەبەستەیە باشە جەخۆ ینی ئەوەی کە چینێکە زۆر بە ینی بە هێمنی و زۆر بە وریایی و زۆر بە زیرەشیکە بەڕاستیەوە ینی هەم کۆنتترۆلی هەموو دنیاشی کردووە لە نیشێتەوە تا کۆنتترۆلی ئەمریکای کردووە کە یشێکە لە زلێزەکانی دنیا بەڕاستی پێویستیشی بە تەقانیە گولە نییە وانە کەواتە لە ڕۆ ئابوووریەکەەوە ئەوەی کە ڕکابەتیە ینی چین بەهێسترە لە زۆر ڕکابەتەوە دکتۆر زۆر کێشەکەش تا ئێستا لە بەرژەوەندی چینەکە یەکلابوتەوە کەواتە ئەمریکایکە ئەگەر بیشی کات ئەگەر بەرژەوەندێکی شێبێ ئەگەر قازانجێکی دوورمەوداشی هەبێ ئەگەر سوودێکی دوورمەوداشی هەبێ هەر ڕێگەن نابێتە ڕێگر لە ئەوەی کە چین پێش بکەوێ من تەسەوری ئەوە ئەەکەم ئەمە هەنگاوەکانی ترامپ کە من وەکو خۆم ئەی بینم هەنگاوێکی زانستیانە و ڕاستە و ڕاستەڕۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بەڵام بازرگانێکی زۆر بەتواناوە سەرکەوتوشە بەڕاستی من وا ئەبینم لەگەڵەوە ئەم هەموو وەسپ و باسە تەنها پێشکەوتنی چین دوا ئاخات لەوانەیە ئەم ساڵ نەبێ ساڵی داهاتوو بێ یاخود دوسێ ساڵی تر بێ پێشکەوتنەکە دوا ئاخات ترامپ بەس ئەخ بەڵام دکتۆرەگەر لە ڕووی هاوکێشە نێو دەوڵەتێکەوە سەیری بکەین لەوە چێ پێشکەوتنەکە لەگەڵ ئەمریکا دوابخا بەڵام لە دنیادا خۆ هەر یەکەمە ڕکابەری زۆر ڕاست یەکەمە بەڕاستی بۆ هەموو بابەت زۆر ڕاستە بە ینی بینە سەر ئەوەی بابەتی ینی شەڕەکان و ئەو ملمولانیانی کە هەبووە لە پێشهاتنی ترامپ ینی بەڕاستی بۆ دەزانی ینی شەڕێکی سەختی چەند ساڵە هەیە لە ئەوروپادا لە نەوجەرگەی ئەوروپا کە ئۆکراین و ڕووسیایە بەڕاستی ئەمە ینی ئەوروپای داتەپان لە ڕووی دارایی و لە ڕووی ئابوووریەوە چکە بەڕاستی هاوکاریشی بێشوماری ئۆکراین کرا لەم جەنگەدا لە ڕووی داراییەوە ڕووسیاش کە خۆی زلهێزێک بوو ینی لە ڕووی وزە لە ڕووی داراییەوە ئەوش بە هەمان شێوە لەم شەڕەدا یانێ بینی دارایی و ئابوووریەکەی داتە پێوە بە حەقەت ئەوەی کە هەیە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاستیشە لە دوای 7 ئۆکتۆبرەوە یانی زانی جەناب داگەداری ینی لە هێرشەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل و کاردانەوەی توندی ئیسرائیل بۆ ناوچەکە و داژیرکردن و نەمانی کۆمەڵێک ینی سەرسەختی کۆمەڵێک ڕکابەری سەرسەختی ئیسرائیل لە ناوچەکەدا وای کرد ئەم ناوچەیەش بەرەو ئاڵۆزی پەشێوی بڕێ یعنی توانین بڵین ئێستا دنیا لە ڕووی ئابوووریەوە تا ڕادەیەک شلۆقە بە حەقەت لە ڕووی داراییەوە شلۆقە ئەم شلۆقی کە هەیە لە دنیادا لە ئەوروپا لە رووسیا و لە ئاسیادا و لە ڕۆژهڵاتی ناویندا تا ڕادەیەک ئوستورالیا ژانی بە حەقەت هەندێک ینی ئێستا ئەمریکا فشاری بۆ کردووە دواتر دێنە سەرەوە ئەم هەموو شلۆقی کە هەیە لە ڕووی دارایی و ئابوووریەوە ئەمانە ئەتوانین بڵین ئەمریکا لە ئێستادا بەم هەنگاوانی لە بەرژەوەندی خۆی یەکلای بکاتەوە بیخۆزێتەوە یاخود نەخێر ئەمە خراپتریەکە بەڵێ ئەمریکا جەنابتان ئەزان هەمیشاڵێ ئێمە دۆسی هەمیشەیمان نییە بەرژەوەندی هەمیشەیمان هەیە بۆیە تەسەوڕەکەم ئەم فشارێکە کراوە بینی جەنابەت ڕێک ڕاستە و خۆ دوایی گۆڕینی سیستەمی ئەسەد لە سووریا هەڵسوکەوت و تەعاملی ترامپ لەگەڵ ئۆکراین گۆڕا بەڕاستی بۆیە من تەسەوری خۆم وایە کە تەبادول کرا بەوەی سووریا بۆ ئەوەی ئارام بێت و نەبێت هاڕەشێک لەسەر ئیسرائیل و تەسلیمی ئەمریکا بکرێ ئەو مەلەفە بەگشتی لە هەمان کات بینیمان جەنابتان ترامپ وعدی و بەڵێنی ئەوەی داوە کە شەڕ لە نێوان رووسیا و ئۆکراین نمێنێت و تا ڕادێکی زۆریش سەرۆکی ئۆکراین ملکەچ بکرێت بە مەرجەکان وینەکان و تا ڕادێکی زۆر من تەسەوڕەکەم بابەتی فرۆشتن بوو ئەم فرۆشرا بە ئەوش فرۆشرا بە ئەو بۆیە وا بینیتان جەنابتان لە سەرتاوە من تەسەوری ئەومە کرد کە لە سەرەتای سەرەڵدانی ئەو شەڕە لە نێوان رووسیا و ئۆکراین من تەسەورێم کرد لەماوەی هەفتەیەک دە ڕۆژ پۆتن کۆتایی بێنە بە ئۆکراین بەڵام نەیکردوای وردە ئینسان تێگەشت کە مەبەست ئەو بوو لاوازکردنی ئۆروپای تیا بۆ بەڕاستی فعلەن ئۆروپا نرخی سوتەمەنی جەنابتان ئەزانن ئەو یەکێتی ئۆروپایە پشتە بەستێ بە غازەکە بە تایبەت لە لایەنی رووسیا بۆیە کە وای لێ هات بەو شێوازە و ئەوەی کە ئەبینرا
کە سزا ئەسەپێنرێ بەسەر رووسیا و نازانم چی من وەکو خۆم شخصیان ئەبینم کە بەشێک بوو لە فشارکردن لە ئۆروپا و لاوازکردنی یەکێتی ئۆروپا. سزاکانی ئەمریکا بۆ رووسیای لاواز نەکرد بگرە تا ڕادێک خۆی رووسیا ئەسڵەن لاوا بەهێز نەبوو بۆ ئەوەی زیاتر لاواز ببێ، خۆی ئەسڵەن لاواز بوو. بۆیە من وەکو خۆم ئەیبینم کە لە بەرژەوەندی ئەمریکا بوو ئەم بابەتە ڕکابەرەکانی کەمتر ببن، رووسیش لەو ئاستەنیە وەکولاینی بازرگانی ڕکابەری ئەمریکا بێ، بۆیە لە بەرژەوەندی ئەمریکا بوو کە ڕکابەرێکی بەهێز کە یەکێتی ئۆروپا بوو لاواز ببێت تەنها ئەوەی کە بمێنێ بە نمونە لە نێوان ئەمریکاوە چین بمێنێ و ئێستاش ئەوەی ئەگوزەرە ئێستا ئەم کاتە ئەمە بەڵێنەکانی ترامپ بوو وردە بەڵێنی داوەکە شکۆ و تا ڕادێکی زۆر ئەو زەرەر و زیانە کە ئەمریکا گەشت بەهۆی پابند بوون بە هەندێک بڕیارەوەی کە عەرزی جەنابتانم کرد ئەو ڕێکخراوی بازرگان نێودوڵەتیە والیەکە کە ئەو زەرەر و زیانە کەم ببێتەوە لە ماوەی حکومەکەی خۆی عەلەقەل بتوانێت ئەو کورتێنانە کە لە تەرازوی بازرگانی هەیە نەهێڵێت و بەو شێوازە کۆشکی سپی جێبێڵێ وەکو سەرۆکیکی سەرکەوتوو هەمیشە ئەڵێ من نەمتوانی لە ماوەی حکومی یەکەمم ئەوانەی کە ویستم بیکەم جێبەجێ بکەم بەڵام لێرەوە ئەم ماوەی دووەمە هەوڵە دەم بابەتی ینی هەڕەشەکانی ترامپ بۆ زۆرێک لە وڵاتان بە تایبەتی بۆ کەنەدا ینی قسەکەی ئەوە بوو ئێمە کەنەدا بۆ منە ئەگەڕێنینەوە یا باس لە دروگەکانی گرینلاندەکە ئەڵە گرینلاند دەخێنەوە سەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ماوەیەک باسی لە پەنەما دەکرد بەڕاستی و لەگەڵ مەکسیکی شایانی کۆمەڵێک بابەتێک و جەنابەت ئاماژەت پێدایە کۆمەڵێک بابەتی وروژانوە کەمانە هەمووی ینی تا ڕادەیەک هەندێک لەم بەڵێنانە کە ژۆمان لێ بێت دواتە سیرەکەی ینی ترامپ پەشیمانە بێتەوە دکتۆر بە پەشیمان ئەبێتەوە وەکو عەرزی جەنابتانم کرد هەندێک لەو کەسانە بەرپرسانە ئەڵێن ئێمە بە هیواین کە ئەمە بابەتەکە فشار بێ یعنی ئێستا ئەوەی کە ڕاگەیەنراوە ئەڵێ ئەمە وەکو سزا من بەکارهێنم هەندێک لە مەشیانە تۆ بڵی وا بێت ینی من تەسەوری ئەوە ئەەکەم بەڵێ تەسەوری ئەوە ئەەکەم ئابوووریە هاوبەشە ئەو وڵاتانی کە هاوبەشن با بڵێن یاخود شەریکن لەگەڵ ئەمریکا لە بازرگانی و بەتایبەت ئەو وڵاتانی دەوروبەرن کە کۆچبەری ناشەرعیان هەیە لە ئەمریکا ئێوێ لە ڕێگەی ئەمانەوە فشار بخاتە سەریان کۆچبەرەکان ئەوانەی کە بە ناشەرعی چوونەتە ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ وڵاتانی خۆیان بەو شێوازە لە وردە ئەتوانێت لاین لە ئەم ڕێژانەی کە دایناوە یاخود نیست ڕسومی گومرکەیە پەشیمان بێتە یاخود بەلای کەمەوە کەمی بکاتەوە بەتاکید ئابووری بەکارهێنێ بۆ سەپاندنی مووقفی سیاسی کە ئەمە بەڕاستی من تەسەوڕەکەم ئەمە شتێکی سەرکەوتوانەیە کە من ئابووری بەکاربێنم نەک شەڕ بکەم لەگەڵ وڵاتانی ترا وتی من بچمە کۆشکی سپی نایەڵم شەڕ بمێنێ لە جیهان بەگشتی تەسەوڕەکەم بەم شێوازە ئەم هەنگاوانەی ناوە سەرکەوتوو ئەبێ وڵا بۆ ئەوروپاش ینی بابینە سەر باسی ئەوروپا جارێشکە ینی جەنابەت ئاماژەت بۆدا ئەوروپاش ینی خۆی بۆ خۆی لە قەیرانە بۆ نمونە پشتێ بەس بە وزەی رووسیا و تا ڕادێ ئۆکراین و لە ڕووی خۆراکەوە بە حەقەت ئەزانانی سەر نرخی خۆراک لە ئەوروپایە زۆر ئەمیش بە هۆکاری ئەوەی کە جارێکی دیکە خۆراک پشتێ بەس بە ئۆکراین و منجار رووسیا ئەم بابەتە ئەتوانین بڵین ئەوروپای کۆڵەوار کردووە و بەتایبەتیش ینی هەر دوای هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ ینی باسی لەوە کرد کە هاوکاریەکانی وەسێنە بۆ نمونە بۆ ئەوروپا بۆ ڕێکخراوی ناتۆ کە ڕێکخراوێکی سەربازیە و هەروەها بۆ ڕێکخراوی ئابووری جیهانی ینی هاوکاریەکانە لێ وەسێنە زۆرێک لە ڕێکخراوە جیهانەکان ترامپ بڕیاری داوە هاوکاریەدارایەکانی بە تەواوی بۆسێنە پێ وایە ئەمەش فشارێکی گەورەی بخاتە سەر ینی ئەوروپا بەتایبەتی ئوستاز هاوڕێیان ئەو پیاوە بازرگانە ئەوێ پارە پەیدا بکات يعني بازرگانیە یعنی ئەڵێ من سەردانی سعودیە ئەەکەم لەبەرەوەی بە تریلیۆن دۆلار بازرگانی من لەگەڵاکە بیرتە جەنابەت پێشماوەیە کێشەی ئینی ئەو سەحەفیە هەبوو خاشقچی بوو لە هەمیشە من ئەمە باس ئەەکەم ئەڵێم ئەمیری سعودیە کاتی خۆی باسی ئەوەی کرد کە ئەگەر ئەم ئەمریکا سوور بێ لەسەر ئەم بابەتەکە من بکوژی فلان بەو شێوازە من 400 میلیارەکە کە بڕیارم دابوو لەگەڵ ئەمریکا بیکەم ئارەسێ سین یەکەم ڕۆژی دووەم سێم ئەمریکا پەشیمان بۆ لە بۆچ بۆیە لێرە ئەمریکا ئەگەڕێ بە دوای بەرژەوەندی گشتی بازرگانە ئەو پیاوە بە عەلەنی ئەڵێ من ئەمەوەیە تەرازووی بازرگانی کورتێنانی هەیە ئەمێ چارەسەری ئەو بکەم بۆیە لێرە تەسەور ناکەم تەماشای دۆستی هەمیشەیی بکات یاخود بڵێ بە نمونە ئەوەی کێتی ئۆروپای نازانم چینە
ئەو بە ئاسایی بینیتان جەنابەتن ئۆکراین ببورن من قسەیەکەم ئۆکراینی فرۆشت ئەو پشگیریە کە ئەی کرد لە ئۆکراین وەزی لێ هێنا ئێمە 350 میلیارد دلارمان لێوە سەرف کردەوە بەڵێ بۆیە لێرە لەگەڵ ئەفغانستان و ئەوانە هەرچەند لە حکومی ترامپ نەبوو ئەوە بەڵام من مەبەستمەوەیە ئەمریکا موسسەی بەڕێوەبردننی ئەمریکا لەگەڵ بەرژەوەندی گشت بەرژەوەندی هەمیشەیە و بە تایبەت ترامپ کە لە ناخی بەرژەوەندیە و بازرگانیشە ئەگەڕێ بە دوای پارە پەیداکردن وەکو عەرزی جەنابتانم کرد ئەڵێ من لە ماوەیەکی زۆر نزیکدا سەردانی سعودیەکەم وڵاتانی کەنداو لەبەرەوەی ئەو ئەزانێ پارە لەو شوێنەیە لە مانگی ئایارە بڕیارەکە سەردانی سعودیە بکات لەگەڵ ینی بەرپرسانی باڵای سعودیە کۆ بێتەوە دڵنیایی لەو سەردانەیە کۆمەڵێک سەفقاتی ئابووری ئیمزاکە و کۆمەڵێک بەرژۆندی ئابووری لە بەرچاو بەڵێ بەداخەوە ئەنجا ئەبینی جەنابەت هەرچەند بابەتەکە سیاسیە تا ڕادەیەک سەرکردەکانی ئەو وڵاتانە هاتنی ترامپ بنمونە بۆ ئەو وڵاتانە بە دەستکەوتی ئەزانن کە ئەوان بە ئاسایی ئەتوانن لەگەڵ رووسیا لەگەڵ چین لەگەڵ هێنا ئەوانیش مساومات ونی مناقشەی خۆیان بکەن وەکو فشار لەسەر ئەمریکا بڵێن ئەگەر تۆ نەبی با بڵێن جێگرەوە بە دیلی تری بە قووەتیش هەیە لە بری تۆ بۆیە ئەوانش ئەتوانن فشار بکەن بەڵام بەداخەوە دیارە ئیدارە و ئێرادەی خۆیان بەدەستی خۆیان نییە بۆیە هاتنی ترامپ بۆ وڵاتانە بەدەستکەوتی ئەزان دوجار ینی کاتێکم وڵاتانە ڕووەکەنە ینی بەدیلی ئەمریکا ینی بۆ نمونە چین و هەر وڵاتێکی دیکە ئەبینی لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی وەک نیاگرفتیان بۆ دروستەکات لە ڕابردوو کە سعودیە و هەنگاوانەی نا ینی تا ڕادەیەک ویستی ڕووکاتە چین حوسیەکانی ینی لە عمقی ینی پرۆژە استراتیژیەکانی وڵاتیەدا لە نەوتیەدا بەڕاستی کەیترەوە چۆنەڵی ڕێژی سەرچاوی دارایی ئەو وڵات زۆر ڕاستە زۆر ڕاستە بۆیە ئەو هەموو فشارەکانی خۆی خەتە گەڕ بۆ ئەوی بتوانێت لە بواری ئابووری لە بواری بازرگانی لە بواری پەیداکردنی پارە سەرکەوتوو ببێ مانعی نییە کێشە بکاتەوە بنێتەوە بۆ وڵاتان تەنها بۆ ئەوەی ملکەچ ببن بە بڕیارەکانی ئەمریکا و ئەوەی ئەمریکا بێوێ ئەوان جێبەجێ بکەن چون ئەمریکا بەڕاستی لە ڕووی فشاری ئابووریەوە ینی فشار لە هەر وڵاتێک بکە ئابووری وڵاتە داتە پێێنێ و ینی بەهای ینی دراوەکەشی دادەوە تا فشارەکە لە ئێران بەڕاستی بزانە بڕۆ بزان تمە چی لات جەنابەت لە بوارەکە زۆر لە مشارەزاتی تۆژاوایان فشاری کرد لە عێراق تا ڕادەیەک دۆلاری لێکەم کردەوە چیمان لێ بەسەر وایە نا کەواتە توانین بڵین داهاتووی گۆڕانکاری ئابووری و داراییەکان لە دنیادا ینی ئەتوانین بڵین ئێستا لە دەستی ترامپ و لە دەستی ئەم ئیدارەنووی ئەمریکادایە بەڵام لە بەرامبەری شەڕ ڕکابەریشی بێزی وەکو چین هەیە وەکو چینی هەیە و لە بواری ئابووری تا ڕادەیەکی زۆر هەوڵەدا ئەو هەوڵەدا بە نواندنی ئینی نەرمی تا ڕادەیەک لەگەڵ چینە تەعاملاتوین بکات و ئەوەش بینی جەنابەت لە ناوچەکەش کە بەڕێستان باسی ئێرانتان کرد باس لەوە کرا کە بنمونە شەڕ لەوانەیە سەر هەڵبدات و لێرە بە کێشە دروست ببێتەوە من تەسەوریەوەکەم ئەو نامانەی کە ترامپ بنمونە ئەینێرێ بۆ ئێران بەو شێوازە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن لە نێوان دوو کەوانە بە دیپلۆماسی قسەیان لەگەڵاکە بەو شێوازە تا ڕادەیەک مانەوەی کە نایەوێ بچێتە شەڕکردن و ئینی سیاسی و باری ئەوێ بەستەنها ئابووریەکە بێت و لە هەمان کات بینیتان جەنابتان بە بەڵگە با بڵێن سەرکردەکانی ئێران حاکمەکانی ئێران ئەڵێ من ئەزانم شوێنی موشەکەکانتان لەکوێیە بە بەڵگەی فلان شوێن بەو شێوازە ئێوە لەو شوێنانە موشەکەکانتان هەڵگرتەوە بۆ ئەوی بزانن ئەوان ئەم ڕازگۆی لە قسەکانی و ئەتوانێ ئیبادەی ئێران بکەوەکو چەکی ئاتۆمی و بابەتانە لەوینە بۆیە بەڵام لەگەڵ ئەوە شاڵێ ئێمە هیوادارین بگەڕنەوە بۆ مێزی گفتوگۆ و موناقەشەکردن جارێکی تر بابەتی ناوخۆی ئەمریکا بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو قەرزەکەڵەکە بۆکانی ناوخۆی ئەمریکا زۆر زیادی کرد جەنابەت ئاگاداری و بابەتی ینی ترامپ کاتێک کە ینی هەم لە بانگەشەکان هەم لە دواییشدا کە ئێستا لە حکومدایە ئاماژەی بۆ کرد کە ئەوانیانێ باجی ناوخۆش لەسەر هاوڵاتیانی ئەمریکی کەم بکەنەوە بەڵێ لێرە یەکشت هەیە ئوستازیان هەر قسەکەی جەنابتان بوو بەرەبیرتان نەچێ ئەڵێ من ڕاست ڕسومی گومرگی لەسەر وڵاتان هاوردەکردنی شت لە شتومەکە زیاد ئەەکەم و بەو شێوازە نرخی شتومەک لەناو وڵات زیادەکە بەڵام لەگەڵ زیادبوونی ڕسومی گومرگی و پارەم دەستکەوت ئەم پارەیە کە دەسمەکەوێ بەکاری ئێنم بۆ خزمەتکردنی هاوڵاتی ئەمریکی چی ئەەکەم باجەکان لەسەر هاوڵاتی ئەمریکی کەمەکەمەوە بۆی بتوانێت بە هەمان ئیمکانیت توانای جاران شتومەکی ئەمریکی بکڕێ کە لە چاوی ئەو بابەتەنێک کە هاوردە ئەکرێن لە وڵاتانی دەرەوە ئێستا گرانە بەڵام کاتێک کە شتومەکی ئۆروپی و سینی گران ئەکرێ لەسەر هاوڵاتی ئەمریکی ئەوەی ئەمریکی خۆی هەرزان ئەبێ و باجەکەشی لەسەر کەمەکاتەوە بە هاوڵاتی ئەمریکی ئاڵێ یەڵا بڕۆ بۆ بازارەکان شتومەکی ئەمریکی بکڕە
ئەوەش بەشێکی ترە لە سیاست ینی هەنگاوێکی گرنگە بۆ هاوڵاتیانی ئەمریکی و بەڵێنی ئەوەی داوە بەڵێنی ئەوەی داوە کە باج لەسەر هاوڵاتی ئەمریکی کەم کات تاوان بەم هەنگاوە ینی جارێکی دیکە لە هۆجە دۆناڵد ترامپ دەرچوونی مسۆگەر بکات لە داهاتوودا لە ڕۆ سیاسێکەوە هەیە تاوان بەتەکید گەرم هەنگاوە ئابوووریانە بنێەوە خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی ئەمریشی ینی بێنێتە دی و باج و ڕسوماتیان لە ناخۆ لە سەرکەم کاتەوە خۆتۆ ئەو کاتە هەموو کەس دەنگی پیاداتەوە بەڵێ بەتەکید خۆی بابەتی کەمکردنی باج لەگەڵ زیادکردنی ڕسومات بەتەکیدەوە لە بەرژەوەندی ئاستی بەرمهێنانی ناوخوا بێ وەکو عەرزی جەنابتانم کرد یعنی ئێستا بە نمونە هاوڵاتی ئەمریکی گریمان $100 $200 $500 لێ کەم بکەیتەوە لە ڕێگەی زیادکردنی نرخ بۆ خێزانێک بە نمونە لە ڕێگەیەکی ترەوە 500ەکەی بۆ بگەڕێنیتەوە لە ڕێگەی کەمکردنی باج ئەتوانێت ئەو هاوڵاتیە بچێ شتومەکی ئەمریکی بکڕێ کە جاران گران بوو بەڵام ئێستا دوای سەپاندنی ڕسمی گومڕوکیەکە هەرزانترە بێ لە چاوی ئەوە بۆیە تا ڕادێکی زۆر و بەڵێنی ئەوەشی داوە ترامپ ئەڵێ من ئەو قەرزەی کە لەسەر حکوومەت هەیە قەرزی ناوخۆیەکە بەو پارە زۆرەی کە دەسمەکەوێ لەگەڵ زیادکردنی ڕسوماتی گومڕوکی ئەگەر بچێتە بواری جێبەجەکردن ئەڵێ بەو پارەیە ئەو قەرزی ناوخۆشە پڕەکەمەوە گرنگەوە ئەتوانێت چکە قەرزە کەڵەکەبەکانی ناوخۆی ئەمریکا زۆر بەڵێ بەو شێوازە ئەڵێ ئەگەر پارێکی زۆرم دەست بکەوێ ئەو کاتە کورتهێنان لە بودجەی فیدراڵ حکوومەتی ئەمریکی فیدراڵ ئەو کورتهێنانش کەمەکەمەوە گرنگە ئەمریکا کۆمەڵە هەنگاوی کەشینەوە ینی وەکوی پێشوو ئاماژەمان پێدا کەمکردنەوەی هاوکاریەکان بۆ ڕێکخراوە نێودەوڵەتی و جیهانیەکان و بۆ ڕێکخراوە سەربازیەکان لە جیهاندا و تا ڕادەیەکە هەوڵی وەساندنی جەنگەدا لە هەموو دنیا و لە هەموو ناوچەکان ینی زۆرێک لەو جنگانە لە پێشتر لە ئیدارەکەی بایدنە ینی هاوکاریشی بێشوماری دارایی کراوە بۆ بابەتە تاوانەمە لە دارایی شۆ دەرەچێت لە ئاووری وایە ترامپ هەمیشە ئاڵەوە پەڵەیەکی ڕەش بوو بەڕاستی ئیدارەکردنی بایدن بۆ ئەمریکا ئەڵێ هەوڵە دەمە و پەڕە ڕەشا بسڕمەوە وڵی من تەسەوریەکەم وەکو بازرگانێکی سەرکەوتووە و ئەشبێ لە ئیدارەکردنی ئابووری ئەمریکا ئەبینی جەنابەت بە نمونە وەزارەتێکی دامەزراندووە کە من دەمێکە ئەم بابەتم پێشنیار کرد بۆ حکوومەت یاریمی کوردستانی خۆمان لە ڕێگەی چەند برادێکەوە وەزارەتی لێهاتووی یاخود کەفاءە یعنی من ئەو کاتە باسی وەزارەتم نەکرد باسی ئەوم کرد کە دەستەیەکمان هەبێ جگە لە دەستەی چاودێری دارایی دەستێکی تایبەتمان هەبێ بۆ چێکردن و چاودێریکردنی لێهاتووی دەوائری حکوومەتی خۆمان وەزاراتی خۆمان بەرپرسەکانیش هەمویان لەژێر لێپرسینەوە بن لە ڕێگەی ئەو دەستەیە یاخود ناوی چی بێ وەزارەت بێ هەر شتێک بێ یعنی تۆ جەنابەت قبوڵەکەی بە نمونە لەم سەردەما طبعا ئەو بابەتە ئەو پێشنیارە دەمێکە لەوانەیە 10 ساڵ 15 ساڵ پێشتر ئەمە ترامبیری لەوە مەبەستم ئەکید ئەوانیش ڕاینی خۆیانیان هەیە بەڵام من بە بەڵگا ئەوم پێشکە کرد بە حکوومەت یاریمی کوردستان کاتی خۆی لێرە جەنابەت ئەبینی بەرهەمداری ئینتاجەتی کرێکاری یاخود فەرمانبەری حکوومەتی عێراقی حکوومەتی خۆمان بە نمونە بەدەر لە بابەتی موچە دابەش ئەکرێت و ناکرێت بەدەر لە ئەوە یعنی ئەبینی جەنابەت ناگاتە چارەک سەعات یاخود 20 دقیقە بە بڵاوکراوی ڕسمی عێراق حکوومەتی عێراقی لە ماوەی 7 ساعت ئیشکردن بەرهەمداری خۆمان ناگاتە 20 دقیقە طبعا ئەو لە بابەتی عێراق بڵاوی کردوێتەوە یعنی تۆ جەنابەت لە ماوەی 7 ساعت بە ساعتێکی استراحات ئەبێت 8 ساعت بەرهەمداری فەرمانبەری حکوومەتی عێراقی تەنها 20 دقیقە بێ واتە تەنها ئەمە موچە خۆرە فەرمانبەر نییە تەسەوری ئەوە کەم ئێمە لەگەڵ دابش نەکردنی موچە بە هەموو شێوازەکان بە پاشەکەوتی زۆرە ملەکرا بە لێبڕینی ڕێژێکی تایبەت بوو بە ئێستا موچەکە لە کاتی خۆی نادرێت بەڵێ ئەوانە هەمووی ئێستا تەسەورەکەم ئاسی بەرهەمداری فەرمانبەری خۆمان زۆر کەمترە بەداخەوەلەوە کەمترە و ینی ئەو موچێشی کەوەری گرتوێتر لەوە آخر لە بەرامبەر ئەو کەمی موچێکە وەرێگرێ ئەو بەڕێزش ئەوەندە ئیشەکە بەڵام ئەوەی کە ئەبینرێت لەخوا بە زیاد بێ ئەو گەندەڵیەی کە هەیە بەداخەوە لە دەوائری لە فەرمانبەرانی حکوومەتی عێراقی فیدراڵ ئەوەی هەیە لای خۆمان نییە لە خۆزر ئەوە نییە وڵای خۆ لە ڕۆ ئابوووریەکەەوە گەر هەرێمی کوردستان و جەناب داماژەی پێدی ینی چاو لە هەندێک وڵاتی دنیاش بکە خۆ ئاساییە نمونونەکە وەربگرێ بەڵام بە شێواز هەرێمی کوردستان جێبەجێ بکە زۆر پێناو پێشخستنی ئابوووریەکەت و هیچ نەبێ ینی داهاتیشی ناوخۆیت هەبێ بەڕاستی زۆر ڕاستە هەر وەزیرێکی بەڕێز بە نمونە لە ئاستی پێویست نەبوو ئیش و کاروبار و ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد بانگێش بکرێت بۆ ئەو دەسەڵاتدارە ئیتر موسسەیە
دەستەیە وەزارەتە بانگێش بکرێت بینیمان لە سەتا ئەوەندا لە ئیش و کاربارەکانی خۆی جێبەجێ نەکرد ڕێک بنێردت بۆ پەرلەمان بۆ ئەوەی متمانەی لێ بستانرێتەوە بگۆڕێ بە کەسێکی تر. دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ من زۆر سوپاس دەکەم مادوومان کردی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا. ئێوەش ساغ و تەندروست باش بن، خواتان لەگەڵ.